تربطنا به كمواطنين. وەزیری نەوتی عێراق وادەیەکی دیاری کرد بۆ یەکلایکردنەوەی ئەو سکاڵایی لەسەر تورکیا تۆماریان کردووە لە بەرامبەر پێشێلکردنی پەیماننامەی تایبەت بە بۆری گواستنەوەی نەوتی نێوانیان. ئەحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق مانگی نیسانی وەک دوای نوادە بۆ تورکیا دیاری کردووە بۆ یەکلایکردنەوەی سکاڵایەک لە دژی تورکیا سەبارەت بە ئاسانکاری بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و لە سکاڵەکەدا داوای بڕی 26 میلیارد دلار قەرەبوو دەکات. وەزیری نەوتی عێراق دوو بژاردەی خستۆتە بەردەم تورکیا بۆ یەکلایکردنەوەی ئەو دۆسیە لە ڕێی گرێبەستێکی دانووسکاریەوە یا لە ڕێی حکمی لیژنەیەکی دادوەری لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسا. چەندەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئازاری وەزیری نەوتی عێراقەوە ئاشکرایان کردووە عێراق لە دادگای نێودەوڵەتی سەر بە ژووری بازرگانیی نێودەوڵەتی داوای قەرەبووکردنەوەی بە بڕی 26 میلیارد دلار لە تورکیا کردووە لە بەرامبەر پێشێلکردنی پەیماننامەی تایبەت بە بۆری گواستنەوەی نەوتی نێوان تورکیا و عێراق ناسراو بە ITP. ئەگەر ئەو سکاڵایە لە بەرژەوەندی عێراق تەواو بێت بەغداد دەیان دلار قەرەبوو وەردەگرێت و ڕێگریش لە هەناردەکردنی نەوت دەکات لەلایەن هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ. ئەوەش لە کاتێکدایە بتوێژی چڕ لەسەر و بەندی پەسەندکردنی پرۆژە بودجەی فێدراڵی عێراق لە نێوانۆفدی هەرێم و کاربەدەستانی عێراق لەسەر پشکی هەرێم لەو پرۆژە یاسایەدا بەردەوامە. لایەن عێراقیەکان سوورن لەسەر ڕادەستکردنی سەرجەم نەوتی هەرێمی کوردستان. هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق ماوەی چەندین ساڵە لەسەر پرۆسەی بەرهەمێنان و هەناردەکردنی نەوت ناکۆکی قوڵیان هەیە و ناکۆکیەکانیش لە دوای ساڵی 2007ەوە قوڵتور بوونەوە. ئەو کاتەی پەرلەمانی کوردستان یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی پەسەند کرد و حکوومەتی هەرێمیش دەستی کرد بە ئیمزاکردنی گرێبەستی نەوتی لەگەڵ کۆمپانیا جیهانیەکاندا.